بەناوی خدای گەورە میهرەبان سڵاوتانەی بەڕێزان بەباسی ئەو ئاستەنگیانە بکەین یاخود ئەو بربەستانە بکەین کەوا ڕوبەڕوومان دەبێتەوە وەکو پزیشک لە کاتی چارەسەرکردنی نەخۆشانی بەتەمەن. بەڕێزان ئەمە هەمومان بەتەمەن دەبین و گەورە دەبین و دەچین بەناو ساڵەوە و زۆربمان باپیرمان ماوە داپیرمان ماوە کاتێک نەخۆشێکی بەتەمەن سەردانمان دەکات بەڕاستی زۆر ئاستەنگ ڕوبەڕوومان دەبێتەوە لە چارەسەرکردنی ئەو جۆرە نەخۆشانە. یەکەم ئاستەنگ ئەویش ئەوەیە کە ئینسان بەرەو تەمەنێکی گەورە دەڕوا تووشی لە بیرچوونەوە دەبێت کەواتە لەوانەیە جاری وای هەیە نەخۆشەکە دێت ناتوانێت وەکو پێویست باسی حاڵەتی خۆی بکات وەصفی حاڵەتی خۆی بکات فناچار کوڕەکەی کچەکەی یاخود خێزانەکەی بۆمان باز دەکات ئەویش ناتوانێت تعبیر لە هەست و نەخۆشی کەسەکە بکات وەکو ئەوەی کە خۆی باسی نەخۆشیەکەی خۆی بکەیت کەواتە یەک لەو ئاستەنگانەی یاخود ئەو بربەستانە ئەوەیە کەوا کەسەکە تووشی ئەلزەهایمەر دیمنشیا یاخود لە بیرچوونەوە دەبێت ناتوانێت باسی حاڵەتی خۆی بکات کە نەیتوانی ئەمەش وەکو پێویست ناتوانین بەڕاستی دەستنیشانی حاڵەتەکەی بکەیت و چارەسەری پێویستی پێ بدەیت ئەوە یەکێک لە بربەستەکان بربەستی دووەم ئەویش هەبوونی نەخۆشی تر بۆ نمونە کەسەکان دێت هاوکردنی سیەکانی هەیە بەڵام لەگەڵ ئەوەدا جەڵتەی مێشکی هەبووە پێشتر قەستەرەی کردووە نەخۆشی دڵی هەیە نەخۆشی شەکرەی هەیە نەخۆشی گورچیلەی هەیە نەخۆشی غودەی هەیە چەندین نەخۆشی تری هەیە پەککەوتنی گورچیلەی هەیە چەندین نەخۆشی تری هەیە ئەوانە هەمووی وا دەکەن دەبتە ئاستەنگ دەبتە بربەست بۆ ئەوەی ئێمە نەتوانین جاری وا هەیە چارەسەری تەواو لە بۆ حاڵەتەکەی بکەین بۆ نمونە من دەمەوێت دژە میکرۆبێک بدەمە نەخۆشەکەی بەڵام لەبەر ئەوەی گورچیلەکەی وەکو پێویست ئیش ناکات ناتوانم ئەو دژە میکرۆبی بدەمێ ناچار دەبێت شتێکی تر بدەمێ کەواتە ئەوە ئەو ئاستەنگەیە کەوا ڕوبەڕوومان دەبێتەوە لە کاتی چارەسەرکردنی نەخۆشی بەتەمەن. ئاستەنگی تر ئەوەیە پۆلی فارمەسی یعنی مەسەلەن نەخۆشێک دێت بۆ نمرۆک باسمان کرد هاوکردنی میزڵدانی هەیە یاخود هاوکردنی سیەکانی هەیە بەڵام لەگەڵ ئەوە تەماشایەکی یەک علاگە دەرمانی هەیە دەرمانی زەختی هەیە دەرمانی شەکرەی هەیە ئێمە ئەوە بەڕاستی ئاستەنگە دەبێت بزانین ئەو دەرمانێک کە دەینووسین لە بۆ ئەو نەخۆشە بەتەمەنە تداخل ناکە لەگە دەرمانەکانی تر تەفاعل ناکە لەگە دەرمانەکانی تر ئەوانە بەگشتی ئەو ئاستەنگانن کەوا ڕوبەڕوومان دەبنەوە لە کاتی چارەسەرکردنی نەخۆشی بەتەمەن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی